کتێبەکەتان بکەنە سەر لاپەڕە 89. ئەمڕۆش بەیەکەوە فێریوانەیەکی نوێ بین. سەرەتا ئامادەی کە بۆنی بێ؟ زۆر چاکە، با بەیەکەوە هەموومان بڵێین هەلۆ بۆنی. وانەی ئەمڕۆمان بابەتێکی نوێیە. ناونیشانەکەی How do day and night occur؟ چۆن ڕۆژ و شەو پەیدا دەبێت؟ با ئێستا پێداچوونەوەیەکی خێرایی وانەی پێشوو بکەینەوە. زۆر چاکە. ئێستا زانیمان کە یەکێ لەو شتانەی لە ڕۆژا بە ئاسمانەوە ئیبینی چییە؟ Yes! Sun! خۆر. Sun! Sun! What is sun? بیرێ ماوە؟ Sun is the closest star to Earth. خۆر نزیکترین ئەستێرە بوو لە زەویەوە. ئەی باشە، خۆر چه سوودێکی هەیە بە ئاسمانەوە؟ What does it do? Actually, the sun gives off heat and light. خۆر گەرمی و ڕووناکیمانەیاتێ. بڵێرەوە لەگەڵما. Repeat after me. The sun gives off heat and light. The sun gives off heat and light. The sun gives off heat and light. Okay, so what about heat and light? Sun's heat warms Earth's land, air and water. دەربارەی ئەو گەرمەیە کە خۆر ئەیە، زەوی و هەوا و ئاومان بۆ گەرمەکاتەوە. ئەها جاری وا هەیە لەبەر خۆرا کە ئەوەستی ئەوەنە گەرمە لە تاواچی دەبەر زەبەرێک بۆ ئەوەی گەرمات نەبێ؟ ئەوە چی وای کرد گەرمات بێ؟ Sun's heat. گەرمی خۆر. Sun's heat. Sun's heat warms Earth's land, air and water. Repeat after me. The sun's heat warms Earth's land, air and water. The sun's heat warms Earth's land, air and water. The sun's heat warms Earth's land, air and water. هربجي. Sun's light makes the sky bright in the daytime.
دەربارەی ڕووناکی کەشی کە ئەیاتەوە بە ڕۆژە ئاسمانمان بۆ ڕووناکە کاتەوە. Sunlight makes the sky bright in the daytime. Repeat after me. The sunlight makes the sky bright in the daytime. The sun's light makes the sky bright in the daytime. The sun's light makes the sky bright in the daytime. آفرین! The sun's light makes the sky bright in the daytime. ئەرێ قەت بیرە لەوە کردوتەوە خۆر بۆ ئەوەنە ئاجوڵێ بە بانیانەیە تا ئاسمان و بە شەوانیشەوە ئەڕوا. ئەوە بۆ کوێ ئەڕوا؟ ڕاستەکەی خۆرەکە ناڕوا، ئەوە ئێمەین کە ئەڕۆین. زەوی بە بەردەوامی بە دەوری خۆیان ئەسوڕێتەوە. بۆەوەی یەک جار بە دەوری خۆیان بسوڕێتەوە ڕۆژێکی پێچێت. واتە 24 کاتژمێری پێچێ. It takes 24 hours for Earth to rotate one time. باشە کە زەوی ئەسوڕێتەوە بە دەوری خۆیە، ئەمە چ پەیوەندی بە بابەتەکەی منەوە هەیە؟ با پێت بڵم چ پەیوەندی پێوە هەیە. کاتی زەوی ئەسوڕێتەوە لایەکی خۆرەکە بەری ئەکەوێت چونکە خۆرەکە ناجوڵە لە شوێنی خۆی. بەوەش ئەو لایە ئەبێت بە ڕۆژ. لاکەی تر کە خۆری بەرناکەوێت تاریک تاریکە، شەوە لە لاکەی تریە. ئەتوانین ئەمە بە تاقیکردنەوەیەک بکەین بۆ ئەوەی کە ئاسانتر لە بابەتەکە تێبگەی. بۆ ئەم تاقیکردنەوەیە پێویستمان بە مۆدێڵێکی گۆی زەوی هەیە، ئەگەر نەش بۆ ئەتوانین تۆپێک بەکاربێنین لەگەڵ فلاشلایتێک یاخود لامپ. وای دانین کە تۆپەکەیان مۆدێڵەکە زەویە، لایتەکەش خۆرە. لە ژوورێکی تاریکە لایتەکە داگرسین و سەیری تۆپەکە هاکەین. سێرەکەی لایەکی تۆپەکە ڕووناک بۆتەوە کەواتە لەو لایە ڕۆژە. لاکەی تری کە تاریکە شەوە. ئەمە چییە؟ ئەمە چۆنێتی دروستبوونی شەو و ڕۆژە. This is how day and night occur. ئێستا بە ئەستێرەی وانەی پێشوو دیاری بکەین. ئاریا دڵشاد ئامیار ئاوات شکۆ سەرکەوت محمد إدريس
هەستیار سنگر، لاس فەرهاد، پەریا ئیبراهیم، ساریا بێستون، محەممەد فایق، دانیا توانە، لارۆ فاروق، ئارناز جەبار، لەوید سەردار، لیا هاوبیر، ڕۆز شەماڵ، لۆنە ئارام، بۆتان عەزیز، شکۆ گۆران، مهەیمن حەیدەر، مەنەسە دیاری. ئێستاش بینەری ئەم پارچە ڤیدیۆ کورتەبە ببینە لە 24 کاتژمێرە کاتێ زەوی بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە چۆن شەو و ڕۆژێک پەیدا دەبێت. Think about it. بیری لێ بکەرەوە. Why do we have day and night? بۆچی ڕۆژ و شەومان هەیە؟ How did the spinning of Earth around itself gives us day and night? چۆن سوڕانەوەی زەوی بە دەوری خۆیدا شەو و ڕۆژمان ئەیاتێ؟ بێ لەو شتانە بکەرەوە لەم وانەیەدا فێری بوویت و وەڵامی پرسیارەکان بەرەوە. دواتر لە کۆمنتە بۆم دابنێ و ببە ئەسێرەی ئەم وانەیە. لێرەیە کۆتایی بە وانەکەمان هێنین. Goodbye!